بەیانیتان باش هاوڕێیانی ئازیز بینەرانی کەناڵی بریز ڕەسوول لە ڕۆژی دووەم لە شاری تۆرۆنتۆم لە هۆتێلەکەمان ئێستا کاتی برێکفاستە. نانی بەیانی ئامادە دەکەین و بوفەیەکە ئۆپنە و حەزم کرد وافلاک دروست بکەم. یەک پەرداخ هەویرم هینا، هەویری ئۆریجینەڵ، هەروەها بە تامی بلوبەریشان هەبوو، بەڵام حەزم کرد ئۆریجینەڵ بی. بە تەواوی هەویرەکەی لەنا ئەو قالبە دەکەین و یەک فڕە دەیسوڕێنین و تایمەرەکەش تەنها 2 دەقەی پێویستە بۆ ئەوەی وەفڵ ببرژێتن، زۆر کاتی ناوێ، زۆر بە خێرایی دروست دەبیتن. وا دیارە وەفلەکەمان کاتەکەی تەواو بوو، زۆر جوانیش برژایە. ئێستا دەمەوێتن قاپەک بینم و وەفلەکەی تێبکەین. هەرچەندە خواردنی دیکە زۆرە، بەڵام حەزم کرد وەفلەک دروستکەم ئەمڕۆ. مراکەچی پلاستیکی لێیە، تەسەور ناکەم زۆر باش بی لە ئەوەی وەفلەکەی پێبینمە دەرەوە، بەڵام هەوڵ دەدەم. ئۆکەی، ئێستا وا دیارە دیوی ژێرەوەشی بە جوانی برژایە. ئینجا بیهێنین، قالبەکی جوان دەرچووە، یەک بە قاپەکەشە، زۆر باشە. هێلکە و ڕوونیش هەیە و گۆشتیشیان برژاندیە، بەڵام گۆشتەکە بە کەلکە من نایە. دوای نانی بەیانی حەزمان لێیە سەردانی مۆزەخانەیەکی زۆر بەناوبانگ لە شاری تۆرۆنتۆ بکەین. مۆزەخانەی شاهانەیە، ئێستا لە نێو یونیەن ستیشنین. یونیەن ستیشن ئەم ترین ستیشنە گەورەترین وێستگەی شەمەندەفەریە لە شاری تۆرۆنتۆ، بۆ هەموو شوێنەکانی نێو شار شەمەندەفەر قیتار دەڕواتن. جا ئێمەش لێرانە دەمەوێتن لە یونیەن ستیشنەوە برچین بۆ میوزیەم ستیشن. هەم وێستگەی شەمەندەفەرەکە بە ناوی میوزیەمەکەی کرایە، بۆیە لێرانە دەبیتن تکتی ترین بکڕین و بچین بەرەو میوزیەم. وا دیارە سەڵاومان لێ دەکاتنەوە خاتونەش، زۆر سپاسی دەکەین. هەروەها لە یونیەن ستیشن بۆ میوزیەم بۆ مۆزەخانەکە تەنها 5 ترین ستیشنمان دێتە پێش و نزیکەی بە 8 دقیقە دەتوانین بگەینە شوێنی مەبەستمان لە مۆزەخانەکە. زۆر دوور نییە، نزیکە، تەنها بە 5 ستۆپ بە قیتار دەگەینە میوزیەم ستیشن. لەوێن دەریش نزیکە 1 دقە بە پێیان دەڕۆین تا دەگەینە مۆزەخانەی شاهانە لە شاری تۆرۆنتۆ لە پارێزگای ئۆنتاریۆ لە وڵاتی کەنەدا. بەڵێ، ئەمەش چەندی منێکی نێو یونیەن ستیشنە. خەڵک چاوەڕوانی هاتنی شەمەندەفەرەکە دەکەن، ئێمەش چاوەڕوانین بەڵکو ترینەکە بێتن و ئێمەش بەڕێ بکەوین بەرەو میوزیەم ستیشن، بەرەو وێستگەی مۆزەخانەکە. بەڵێ، ناو ترین، ناو قیتارەکەش زۆر پاک و خاوێنە. بەڵێ، ئێستا ئێمە گەیشتین و لە بەردەم دەرگای مۆزەخانەی شاهانەین لە شاری تۆرۆنتۆ و حەز دەکەم چەندی منێکی نێو شەقامەکانی ئەو شارەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست پیشان بدەین لە کەناڵەکەمان، کەناڵی بریز ڕەسوول. بەڵێ، شاری تۆرۆنتۆ شارێکی بازرگانی زۆر بەناوبانگە، هاوشێوەی شاری نیویۆرکە لە ئەمریکا. بەڕاستی شارێکی دڵڕفێنە، زۆر زۆر جوانە، دیزاینی بیناکان پاک و خاوێنی شەقامەکان و خەڵکێکی زۆر نایس و ڕێک و پێک و فرێندلی.
هەمووی جێگەی سەرنجڕاکێشە، بۆیە خاڵک لە سەر تاسەری جیهان حەز دەکەن سەردانی ئەم شارە بکەن و بە تایبەتیش سەردانی مۆزەخانەی شاهانە بکەن. ئەم مۆزەخانەیە گەورەترین مۆزەخانەیە لە کەنەدا، یەکێکە لە گەورەترین مۆزەخانەکانی ئەمریکای باکوور و گەورەترین مۆزەخانەشە لە کەنەدا. بەڵێ ساڵانە زیاتر لە 1 ملیۆن سەردانیکەری بۆ خۆی ڕادەکێشێت. خەڵکێکی زۆر گەشتیار ڕوو لەو مۆزەخانەیە دەکا و من ئێستاکە لە نێو مۆزەخانەکەم و دەبینن بە چاوی خۆتان ئەو پەیکەر و ئەو کەلوپەلانەی لە نێو مۆزەخانەکەن دەگەڕێتەوە بۆ گەلی چاینا. سینیەکان بەڕاستی گەلێکی زۆر بەهێزن لە ڕووی بازرگانی و تەکنەلۆژیا. هەر بۆ مەبەستەش حەزم کرد بە یەکەوە سەیری کەلوپەلەکان بکەین، جێدەستی ئەو نەتەوەیەش ببینین و بزانین شتێک سەبارەت بە کولتوری چاینیەکان، سەبارەت بە فەرهەنگ و کولتوریان. بەڵێ ئێستا لە دەستە چەپ دیارە ستاف دانیشتینە بۆ ئەو کەسانەی کە تکتیان نەکڕیە، بەڵام ئێمە هەر بە ئۆنلاین تکتمان کڕیە، پێویست ناکا بچین، یەکسەر دەچینە نێو مۆزەخانەکە و دیارە خەڵکێکی یەکجار زۆریشی تایە، هەندێک دەڕۆن، هەندێک تازە دێن. بەڵێ ئەوەش یەکێکە لە ستافەکانی مۆزەخانەکە. و حەز دەکەم بچینە نێو مۆزەخانەکە. هەر لە سەرەتای مۆزەخانەکە لە هۆڵەکە دەبینن چەند پەیکەرێکی زۆر سەرنجڕاکێش بوویتە سەرنجی گەشتیارەکان و حەز دەکەن وێنەی لەگەڵدا بگرن. بەڵێ بینایەکی زۆر جوان، دیزاینێکی دڵڕفێنە. ئێستا سەیری هەندێک پەیکەرەکانی نێو مۆزەخانەکە دەکەین، بەو پێی کە سینیەکان هەندێکیان پەرستشی خۆیان هەیە بۆ بوودا، بۆ ئەو پەیکەرانە و بوزیان پێ دەڵێن. بۆیە زۆرینەی مۆزەخانەکە دەبینم پەیکەری پاشایەکانیان دانایە وەکو بەشێک لە ئاینی خۆیان، ئاینی چاینیەکان. بەڵێ ئەمە شتێکی جوانە، هەم لە دار هەم لە ئاسن دروستیان کردیە. دیارە ئەو نەتەوەیەش وەکو زۆرینەی نەتەوەکانی تر دەسەڵاتدارەکانیان پادشاکانیان حەزیان کردیە جۆرێک لەو جۆرە عەرەبانانە بەکاربینن و ژێر دەستەکانیشیان بیان سوڕێنن بە نێو شاردا. بەڵێ ئەم مۆزەخانەیە زۆر بەناوبانگە لە ڕووی ئارت، هونەر، بۆیە بەشێکی ئەم مۆزەخانەیە زۆر زۆر بە ڕەنگی جیاواز و زۆر ڕەنگی جوان ڕازێنرایتەوە. بەڕاستی نەخشەکانیان لەسەر دیوارەکان زۆر سەرنجڕاکێشە، ئەوانەش گەلێکی بەتوانان لە ڕووی هونەر وەکو دەبینن بە جۆرەها ڕەنگی جیاواز ئەم لایەی مۆزەخانەکەیان ڕازاندیتەوە. هەم لەو شوێنە چەند قوتابیەکی ئینتەرناشناڵ دەبینین و حەز دەکەم یەکێکیان بدوێنم. Hello everyone, welcome back to Briz Rasul's channel on YouTube. Today I am here in Toronto. So I like the Chinese museum in Toronto and I found nice people here. She's in front of me. What's your name? Hello, my name is
is Rebecca. Nice to meet you, Rebecca. Nice to meet you. Where you came from? I'm from Germany actually, Germany. and I'm here for language school for 3 weeks. So yes, that's why I definitely have to visit this museum because it's like a really good museum, everyone says. So yeah, that's why I'm here for today. That's beautiful. Actually, it's amazing when you are coming for studying English language and Exactly. you are an international student. It's fun when you visit something different, especially this museum is about Chinese museum. Exactly. It will be totally new for us. Yes. So, how did you find the museum? Yes, I'm not long here for now, but it's really interesting, definitely. They have lots of cultural things, figures, vase, and plates, and it's like everything is so nice and looks really good and not old. Even the things are like over 1,000 years old sometimes. Yeah. So, yeah, I don't know what it. That's interesting. Actually, Yeah. even when I explored around the museum, I found something historical, and it was very interesting for me. I like to learn what people did in the past. Exactly. Are you agree? Yes. Thank you so much for your information and sharing No problem. your information You're welcome. for my viewers on my YouTube channel. You can find Briz Rasul on YouTube and subscribe our channel. All right, I do. Thank you so much, Rebecca. Thank you. Bye Have a bye. nice time. هەوڵ دەدەم چەند بەشێکی تری نێو مۆزەخانەکەش پیشانی ئێوەی ئازیز بدەم و چەند کەسێکی تریش بدوێنین ئەگەر ئامادە بن لە بەرامبەر کامیرە قسەمان بۆ بکەن و دەبینن چەند کەلوپەلێکی تر و کورسی و مێزی پاشاکانی بوودا لە سەردەمی خۆی کە بەکاریان هیناوە لێرانە دایان نایە و نمایشی دەکەن. بەڵێ لە وڵاتی چاینا خەڵک زۆر لەسەر ئاینی بوودایە کە لە سەدا حەوتی دانیشتوانی جیهان پێک دەهێنن و 520 ملیۆن شوێنکەوتووی بوودایی هەیە. لە ئێستادا چوارەم گەورەترین ئاینی جیهانە. ئەم ئاینەش ئاینی بوودا چەندین نەریت و بیر و باوەڕ و پراکتیزەکردنی ڕۆحی لە خۆ دەگرێت کە تا ڕادەیەکی زۆر لەسەر بنەمای فێرکاریەکانی بوودا و فەلسەفە لێکدراوەکانی دەرەنجامی ئەوانە. بەڵێ مۆزەخانەکە زۆر گەورەیە و زۆربەی مۆزەخانەکە بە پەیکەری پادشاکان نمایش کرایە و پڕکرایتەوە. هەر پەیکەرە و بە جۆرێکی جیاواز لە پێکهاتەیەکی جیاواز دروست کراینە و ناوی تایبەتی خۆشیان هەیە بێگومان و ئەم لایە هەر هەمووی پەیکەرن. بەڵێ ئاینی بوودا لە وڵاتە ئاسیەویەکان زۆر باوە و شوێنکەوتوانی زۆری هەنە، بۆیە زۆر گرنگیان پێدایە لەم مۆزەخانەیەش زیاتر تعبیر لە بیر و باوەڕی بووزیەکان دەکەن. ئەمەش ستاندینگ بوودا، ئەم پەیکەرە و هەوڵ دەدەم تەواوی مۆزەخانەکە پیشانی ئێوەش بدەم. پەیکەرەکان هەرچەندە زۆرن، بەڵام من دەچمە ئەم بەشەی تر و حەز دەکەم چەندی مەنێکی تری ئەم دیوەی مۆزەخانەکەشتان پیشان بدەم، چونکە پەیکەرەکان بەڕاستی لە پێکهاتەی جیاواز دروستکراینە وەکو دەبینن.
زۆر سەرنجڕاکێشن، بەڕاستی مۆزەخانەیەکی هونەری زۆر بەهێزە. بەڕێزان، حەز دەکەم ئەم کوڕەش بدوێنم، هەر بە قوتابی دەچیتن. بەڵێ گێسەکەم تەواوە، ئینتەرناشنەڵ ستیودنتە، بەڵام ئینگلیزیەکەی باش نییە و شەرمێ دەکاتن قسان بکاتن بۆمان. خەڵکی بەرازیلە و هاتیتە شاری تۆرۆنتۆ بۆ خوێندنی زمانی ئینگلیزی، بەڵام نوێیە، زۆر لە پرسیارەکانم حاڵی نابی، بۆیە بە ماندی نەکەم زیاتر، کاتی لێ ناگرم، بەجێمان هێشت. قوتابی کە تازە دێن بۆ فێربوونی زمان بەڕاستی ژیکەلەنە، شەرمێ دەکەن قسان بکەن. بەڕێزان، لە کۆتا بەشی مۆزەخانەکەمە و ڕازاندرایتەوە بە پەیکەرەکانیان، دەمەوێتن بچمە دەرەوە. بەڕێزان خۆشەویستانی کەناڵی بریز ڕەسوول، هەر ئەمە بوو کە پێشکەشم کردن لە مۆزەخانەی شاهانە لە شاری تۆرۆنتۆ لە پارێزگای ئۆنتاریۆ لە وڵاتی کەنەدا. و لە فکرتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن، کەناڵی بریز ڕەسوول لە یوتیوب، بۆ ئەوەی لەگەڵمان بن لە هەموو شوێنە گەشتیاریەکانی نێو ئەم پارێزگایە لە وڵاتی کەنەدا و زانست و زانیاری زیاتر فێر ببن و دیمەنە سەرنجڕاکێشەکانی نێو ئەم پارێزگایە ببینن و سەیری بکەن. و لێرەدا دێمە کۆتایی و بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ.